پوڕابی کە بەتەمەنترین حاجی هەرێمی کوردستانە ئەمڕۆ لە نێو قافڵەی حاجیاندایە بەرەو ماڵی خوا مەکەی پیرۆز گەشت دەکات بۆ بەجێگەیاندنی پای پێنجەمی ئیسلام کە حەجە. هنا بيريت ناوستارة ذات كي أريبا خوا هنا بيريت ناوستارة بانو بتا بيرابي أدي هذا مردم لوي مردم بام شيء نوقهات موش والله بحمري مدريش نبي والله لو هم كردستاني لو هم عالمي لو هم كردستاني لو خزمو كسا لو برا لو برازا لو خزمين أخو خرا دعاي خير أدي دعاش لهم أمتي محمد كان لو كردستاني كان لو أمتي كان لو هما بدعاء خيري كان خوايا بقسمته نسيبي هما لا إن شاء الله بدعاء خيري كان إن شاء الله إن شاء الله بمراد مقصود بالفايدة أنقوش دعاء لو ما كان بين لوي برك وخو بيتوا يشي في بكري بتماي أو خداي برا پوڕابی کە زۆر تامەزرۆیە بۆ بەجێگەیاندنی فەریزەی حەج دەڵێت 4 ساڵە نیازی گەشتی حەجم هەیە پار ساڵیش بەهۆی زۆری تەمەنەوە ڕێنەدرا بچمە ماڵی خوددا بەڵام دڵخۆشم کە ئەمڕۆ گەشتەکە دەکەم و دڵخۆشیم بە جۆرێکە وێنا ناکرێ. ئەمن ئەوڕۆپێ خۆشە لەو سەفەرە خۆشەی هەستم بێ هەم خۆشان خۆشە لە من وابینە نانم پێخرێ لە کەیف خۆشیە نەبرسیە بەم نەتێنیە بم ئیلا لە کەیف خۆشی چمنی ڕبی هەموو ئومەتێ محەممەدی پارێزی دوایش لە هەموو کوردستانی کە مەسەر کە هەرێوەڵاو سێ ستارە چارە بەخوای بەتەمامە بەتەمای خوای پاریشم دەرزی لە خۆدا حاضر بماکمێ بزگەوتێ گۆتان حمدتی گەبرە ئەمە خزمەتکاری ما صافت لمن بمخبا من بركة شرم برا بقرباني توبة أما خدمتكاري همانو حازي زمني كريم شان عزي دكام كريمني حازي زمني دخلاي جورا كوا أو شرفي بمبخشي كوا خدمتي بتمنتري حازي بكم كلقافلي من دايا كتمني 6 صالة شان عزي دكام بو خدمتك لوجست حاجانو بتايبتي أو بولر رابيكا لهم بتمنتره پوڕابی دانیشتووی گوندی نزاریەی سەر بە ناحیەی سمیلانە لە ناوچەی باڵەکایەتی بەپێی مێژووی ناسنامەی باری شارستانی لەدایکبووی ساڵی 1920 ئەمڕۆ لەگەڵ 311 حاجیتر لە سۆرانەوە بەرەو مەکەی پیرۆز بۆ بەجێگەیاندنی فەریزەی حەج بەڕێکەوتن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.